لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەنداز یارزانە عەبدولعەزیز محەممەد بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری هونەری لە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی یاریمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمە. زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 پرۆژەی زۆر گرنگ جێبەجێکراون لە ماوەی چەند ساڵەدا. ئامانجی حکوومەت یاریمی کوردستان لە جێبەجێکردنی پرۆژەکانی ڕێگەوبان جگە لە ئاسانکاری بۆ هاوڵاتیان چۆن بەستێکی دیکەی لە پشتە تا چەند دەتوانیوێتی ئامانجەکانی خۆی بپێکێت. دەستپێکێ زۆر سوپاس بوو هەوە وەکو یا دیار و ئاشکرایە ئێکش خاڵن گرنگên کارنامە کابینانە هەیە حکوومەت و هەرێما کوردستانی گرنگیدان بۆ ژێرخانە خزمەتگوزاری بوارێ دروستکردنا ڕێکوبانە بگشتیدا چونکە دیتنامە وەکو حکوومەت هەبوونا تۆرەکە باش یا ڕێگوبانە دەبیتە کارێکی سەرەکیش بلیک و هاتن و چوونە هاوڵاتیان و گرێدانا گوندان و شاروشکا و باژێرن سەرەکی و فاکتەرێکی هەرە سەرەکیە بوو گەشە پێدانا فاکتەرێکی هەرە سەرەکیە بوو گەشە پێدانا کەرتێ چاندنێ کەرتێ گەشت و گوزاری هەروەسا ئاسانکاری دناف ئالوگۆریە بازرگانی چ داخلی بیت چ خارجی بیت و هاندانە بۆ وەبەرهێنەرên هەرێما کوردستانی وەبەرهێنەرێنش دەرڤە ku bihên barê yanî weberhênanê bikin hemî kerta da û ji xala hemiya defna girîngtir yanî hebûna van tora baş ya rêkubana dibîte sebebê binyadana gundên Kurdistanê. زۆر باشە بەڕێزانە دیارم پرۆژانێک کە جێبەجێکراون هەمویان بە ئامانجی گەورەی لە پشتەوەکو جەنابیشت ئاماژت پێکرد بەڵام لە ڕووی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ پاراستنی سەلامەتی گیانی هاوڵاتیان ئەو ڕێگەیانی ڕێگەی دەرەکی شار و گوندەکانن کە ئێستا نۆژەن دەکرێنەوە قیرچاو دەکرێن ئایا پلان و پرۆژەی دیکە بۆ ناوچەکانی دیکە و ناوچە دوورەدەستەکان هەیە تا چەندە ئامانجەکانی خۆی لەم بوارەدا پێکاوە دیفیاسا وەزارەتە ئاوادانکردنی ژمارە 3 یا ساڵا 2013 پەرلەمانی کوردستانی وەزارەتە ئاوادانکردنی بەرپرسەش دروستکردنا ڕێکن دووسایدن سەرەکیش دەرڤە و هەروسا ڕێکن لاوەکی و ڕێکن گوندا و تۆنێل و پردا وەزارەتە ئاوادانکردنی گرنگی وان هەمی جۆرە ڕێکادایە نەبەس ڕێکن استراتیجی ڕێکن گوندا بۆ نمونە هەر راپۆرتاوەدا دیار بووە ئەتماوێ vê kabînanê hêda zêdetir 300 ڕێکن گوندا هاتیە قێرkirin tenê ihtimala hinde dever nebin ew ku barî du xêwanên emnî berîfetreyeke xerab bîne ihtimala destê xizmetguzariyê negeş bîtevê lê plan daye ve ev salat ew salên bihên da ew manteq deverên pêştir barê emnî baş ne em destê xizmetguzariye û avadankirdinê bi wan jî bikevîn. زۆر باشە ئایا هیچ ئامارێک لە بەردەستایە کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چەند کیلومتر ڕێگەوبان دروستکراون یا ئاوادانکراونەتەوە بە پێوە مارانەی کە لە لای وەزارەتی ئاوادانکردنەوە هەیە؟ بەڵێ دیفوان ئامارên بەردەستێتمەت ماوێ تەمەنێ کابینان هەیە حکوومەتە هەرێما کوردستانê وەزارەتە ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنê li ser her sê budcên xwe budcê weberhênan û budcê asayî û budcê wêzgekانî kêş nêzîkî 718 proje encam dayne ku dirêjaya wan rêka teqrîben 2600 kilometre dirêjiye rêgên ev hatîne encam dan û teqrîben nêzîkî 401 proje tirîş me hene êstat berdewam in qonaxê cêbecêkirinê cida cida dane ew jî teqrîben nêzîkî 2400 kilometrekan e. بەڵێ باش ئەم پرۆژانە کە لە ناوچە جیاوازەکان جێبەجێکراون وەکو یەک جێبەجێکراون زۆر جارگرێ ئەوە دەکرێت لەوانەیە جیاکاری بکرێت ئایا وەکو یەک سەیری سەرجەم ناوچەکانەکرێت بۆ جێبەجێکردنی پرۆژە؟ واللهی وەکو وەزارەت ئێمە لیژنەیەکە باڵا هەیە وەزارەتێ بۆ ئامادەکردنا هەر پلانەکێ وەزارەت ئاوادانکردنەوەی پێگیرە وان ڕێژێت پێشتر هاتیینە دەست نیشانکردن لایە وەزارەتە پلاندانانە بۆ هەمی پارێزگەه و ئیدارên سەربەخ و هەرێما کوردستانê بۆ نمونە مەسەلەن پارێزگەها هەولێرت گەل ئیدارە سەربەخوا سۆران ڕێژە تەرخانکراوش بودجێ نێزیکی 34 سەدەیە
پارێزگەها سلێمانیە و هەڵە جاوت گەل ئیدارên سەربەخوا گەرمیان گەل ئیدارên سەربەخوا ڕاپەرین ڕێژە ینی تێتە ڕێژا 43 سادش بودجێ بوویێتە تەرخانکردن پارێزگەها دوهوکێت گەل ئیدارە سەربەخوا زاخ و ڕێژا 23 سادێ یعنی واتە چ جێوازی نایەتەکردنش ناوچەیەکێ بۆ ناوچەیەکێ دی فێ ڕێژێنە ئەوە پێشتر هاتیینە دانانش لە وەزارەتە پلاندانانێ بۆ هەمی دەڤەرین کوردستانی زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ئەندازیار زانە عەبدولعەزیز محەممەد بەڕێبەری گشتی بۆ کاروباری هونەری لە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.